بە ئەلکترۆنیکردنی کاری بازرگانی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان بژاردەیەکی نوێی حکوومەتە بۆ چارەسەری قەیرانی دارایی و شەفافیت لە داهات و خێراکردنی جوڵەی بازرگانی. ئەم بژاردەیە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت سەرپەرشتی دەکات و تاوکو ئێستا لە خاڵی سنووری باشماخ و حاجی ئۆمەران جێبەجێکراوە. بەڕێوەبەری گومرگی گەرمیانش دەڵێت قۆناغی یەکەمی بە ئەلکترۆنیکردنی خاڵی سنووری پەروێزخانیش دەستی پێکردووە و بڕیاریشە لە ماوەی 2 مانگدا سیستەمەکە بە تەواوی بکەوێتە کار. ئێمە قۆناغی یەکەمی کۆمپانیەکان تەواوی بیناکە دروست دەکات کە بە سیستەمی سندویچ پەنەڵ دروست دەکرێت لە مەرزی پەروێزخانە. ئەوە کۆمپانیایەک دەستی پێکردووە و لە سەرەتاکانی ئیشەکانیەتی توانین بڵێن لە 100% کارەکانی تەواو بووە. بەڵام بە شێوەیەکی تر ئێمە لە ڕێگەی بەڕێزان ئەنجومەنی وەزیران و کە جێگەری سەرۆکی حکوومەت بە خۆشحاڵیەوە زۆر جەختی لەسەر ئەوە کردێتەوە بە شێوەیەکی کاتی ئەجهزەکان دابین بکرێت و کاری بکرێت و ئەو سیستەمە بخرێت ئیشۆ لە خلال مانگونیەکە. شارەزایانی ئابووریش دەڵێن بە ئەلکترۆنیکردنی کارە بازرگانەکان لە خاڵە سنووریەکان جگەلەوەی کاریگەری لەسەر ڕێژەی داهات دەبێت، هەروەها لە ڕووی شەفافەتی داراییشەوە قازانجی هەیە و بۆ حکوومەتیش ڕوون دەبێتەوە لەکوێ ئابووری شاراوە هەیە و دەستی بۆ نەبراوە. بە ئەلکترۆنی کردنی وەکو با بڵێن وەکو موچەکە ئەگەر بێت و داهاتەکانش وا ئەلکترۆنی بکەین وا دیارە سەرچاوەکانی داها زیاد دەکا 100% لەبەر ئەوەی ناتوانانی غەش بکەیان چاوپۆشی بکەیت لە چەند کەسێک و لە کەسێکی نەیکیان لە بابەتێ بیکەیت و لە بابەتێ نەیکەی. ئەمە واکە کە ئەو داهاتانە زیاد بکە کە داهاتی زیادی کرد ئەوێتە با بڵێن پاڵنەرێ بۆ کەمبوونی ئەم قەیرانە و حکوومەت بتوانێت چارەسەری ئەو گرفتانە بکە بۆ داهاتێکە زیاد دەکرێت. هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا لە ڕێگەی 4 خاڵی سنووری نێودەوڵەتی و ژمارەیەک خاڵی سنووری لاوەکیەوە پەیوەندی ئابووری و بازرگانی هەیە. زۆر جار گومان لە ناشەفافەتی داهاتی ئەو خاڵە سنووریانە دەکرێت. هۆکاری پشت ئەو گومانش ئەوەیە داهاتی ئەو خاڵە سنووریانە ڕێک ناخرێت، بەڵام بژاردەی بە ئەلکترۆنیکردن وەک شارەزایانی ئابووری دەڵێن جگەلەوەی کۆتایی بەو گومانانە دەهێنێت. لەگەڵ ئەوەشدا حکوومەت دەزانێت لەکوێ چەندی پارە دەست دەکەوێ و لە کوێش تیماری جەستەی خۆی پێدەکات. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.